دکتۆر ڕەزا چنگیانی یەکێکە لەو نووسەرانەی کە بێگومان خاوەنی قەڵەمێکی جوانە لە نێو ئەدەبیاتەوە، خاوەنی چەندین بابەتی نووسرا و پێشکەش بە ئەدەبیاتی کوردی کردووە. وەکە بینین لە ئێستا بە خۆشحاڵیەوە بۆ ناساندنی تەواوی و کتێب و بڵاوکراوە ئەدەبیەکان بە شێوەیەکی گشتی چەندین کۆڕ بە ئەنجام ئەگەیەنرێت و لەو کۆڕەکە ئەتوانێت گفتوگۆی کراوە لەبارەی بڵاوکراوە ئەدەبیەکانەوە بکرێت و چجیاوی بتوانرێت کە لە نزیکەوە نووسەر خۆی قسە و باس لەسەر تەواوی بابەتە ئەدەبیەکەی خۆی بکات. لە ئێستاە یەکێک لە نووسەرە هەرە دیارەکان کە زۆر بەڕێز دکتۆر ڕەزا چنگیانیە ڕۆمانێکی نوێی خۆی توانی لە نێو کۆڕێکە ئاشنا بکات و پێشکەش بە خوێنەرانی کتێبخانەی کوردی بکات. لە ماڵی کەلەپور و ڕۆشنبیری قەڵازێ بە ئامادەبوونی نووسەران و ڕووناکبیر و ڕۆشنبیرانی شارە جوانەکەی قەڵازەی دڵگیر کۆرێک بۆ ناساندنی تووە ڕۆمانی دکتۆر ڕەزا چنگیانی بەناوی خودا هەر ڕەنگێکی هەبێت جوانە سازکرا. سەرەتا مامۆستا خەلیل عەلی پێشەکێکی باس کرد و دواتر بەڕێز بەکر مەحموود خوێندنەوەیکی جوان و شایستەی بۆ ڕۆمانەکە کرد و دواتر کتێبەکە بەخشایە ئامادەبوون.